ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو زۆر مەترسیدارە هەروەسایش نەخێر ئێستا چاوەڕوانی یەک دەنکەش قارتەوە کاپ ئەوەی هەمووی گڕ بگرێ ئەکرێ ئەتەقێ شەڕە بێ شەڕ نابێ مانە کۆمەڵی پرسیارن ئێمە ئەم شەویش میوانمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز عەلی یەحیا ڕۆژنامەنووس و ڕاوێژکاری پەیوەندیە نێو دەوڵەتیەکان ڕاستەوخۆ لە شاری بەیروت لە لوبنانەوە لەگەڵماندایە بەڕێز یەحیا شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 وڵاتانی زلهێز بە ئەمریکا بریتانیا ئەوروپا داوا لە هاوڵاتیەکانی خۆیان دەکەن ئەوانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێ بێڵن بەڕای ئێوە شەڕێکی گەورە بەڕێوەیە طبعا بداية بعد التحية لە سەرەتادا سەڵاو لە ئێوە بینێرانی کوردستان 24 زۆر سوپاس هیچ گومانێک لەوەدا نییە ئێمە ئێستا لە ساتێکی ئاڵۆزیداین ساتێکی شپرزێ گەلێک لە وڵاتان داوە لە هاوڵاتیانی خۆیان دەکەن کە لوبنان جێ بهێڵن چەندین با بڵین گرت بوونەوەی سەربازی هەن لە دەریای ناوەڕاست و ئامادەکاریش کراوە بۆ ئەوەی کە بەرگری ئاسمانی لە فەڵەستین و لە ئیسرائیل بڵاوی پێ بکرێت جگە لەمانش ئامادەکاری کراوە لەلایەن بەرەی مقاومە بۆ ئەوەی کە چەند ئۆپەراسیۆنێک ئەنجام بدەن کە تاکو ئێستا زانراو نییە چۆن و کەی لەکوێ میکانیزمی ئەم ئۆپەراسیۆن و ئەم جموزۆڵە جێبەجێ دەکەن و چۆن دەبێت و چی دەکەن ترسێک هەیە لەوەی کە وەڵام دانەوەکەی ئێران و هاوبەشەکانی ئێران ببێتە هۆی ئەوەی گەڕێکی نوێی ململانێ لە نێوان هەردوو لە دروست بێت کە یاخود ئەوەیە شەڕێکی گەورەی لێ بکەوێتەوە یاخود گەڕێکی وەڵامکاری لێ بکەوێتەوە هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە وڵاتان دەیانەوێت سیناریۆی بابلینگ ئەوەی کە وڵاتیانیان لە لوبنان گیر بخۆن دووبارە نەبێتەوە بۆیە چەند پرۆسەیەکی ئاڵۆز ئێستا لەناوچەکەدا هەن. ئەگەرم بەحسێ لوبنانێ بکەین کو تو ژنها لە بەیروتێ داوێ ئەلبەتە پایتەختی لوبنانەیە gelek fokus لەسەر ڕەوشە لوبنانەیە وڵات داخوازی جا وڵاتیان خوا دەکەن لوبنانێ بجی بێلن بێگومان خواستێک هەیە ئیسرائیلێژی و بەرسەوێکی جدی یا حەزب الله لوبنانی بدات تو دبینی گەل و سیناریا 2006 لە لوبنان جارێکی دن دووبارە ببیت من پێم وایە ئەمە پرسیارێکی زۆر باشە پێشبینی هەیە ئێمە لە بەردەم دوو ئەگەر داین یاخود ئەوەی ئێمە دەچینە وەکو گوتم گەڕێکی وەڵام و وەڵامکاری و ڕوبەڕووبوورەوە کە چەند ڕۆژێک دەخایێنێت یاخود سیناریۆی دووەم هەیە ئەم سیناریۆ تۆزێک ئاڵۆزترە لە سیناریۆی ساڵی 2006 لە ساڵی 2006 حەزب الله چەند سەربازێکی ئیسرائیلی ڕفاند وەکو پشگیریەک بۆ غەزە لە ماوەی 33 ڕۆژدا ئەم پرۆسەیە بەردەوام بوو بەڵام لە نێوان حەزب الله و ئیسرائیل بەڵام ئەمڕۆ ئەگەر شتێکی لەو زۆرە ڕوو بدات و ڕوبەڕووبوونەوە کە درێژە بخایێنێت بۆ چەند ڕۆژێک ئەگەرێکی کراوە هەیە بۆ ئەوەی ببێتە ڕوبەڕووبوونەوەیەکی چەند سینە و چەند بەرەیەک و چەند لایەنێک لە ناوچەکەدا بەشداری بکەن جاچ لە هاوبەشەکانی حەزب الله بێت یاخود لە هاوبەشەکانی دەوڵەتی داگیرکار بێت کە ئەمان ئێستا خەریکی خەندەقلێدانن و خەریکی دروستکردنی بەرەیەکی بەرگرین بۆ ئەوەی ئەوەندەی بتوانن ئەو موشەکانە بخەنە خوارەوە کە چاوەڕێ دەکرێت بگەنە ئیسرائیل. زۆر باشە بەڕێز عەلی بۆ خۆشە داگاداری ئەمریکا هێزێکی زەبەلاح و زۆر گەورەی هێناوەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندین کەشتی شەڕکەر ئێستا لە دەریای سپی ناوەڕاستە با ئەو ئەگەرە وەربگرین ئەگەر پێکدادانێک دروست بوو پێت وایە ئەمریکا ڕاستەوخۆ بەشداری شەڕەکە دەکات ئەگەر بەشداری کرد زیلهێزەکانی تری وەکو چین رووسیا بریتانیا فەرەنسا ئەوانیش بەشدار دەبن تاکو ئەم ساتە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە لایەنی یەکەمی فراوانبوونی ململانێکی زۆر بەڕوونی جەختەوە دەکاتەوە دەڵێت ئامان زیناردنی هێزی دەریایی بۆ ناوچەکە بریتە لە یارمەتیدان لە بەرگریکردن و هەروەها لە
دوورخستنەوەی هاوڵاتیانی خۆی لەو ناوچەیە و هاوڵاتیانی وڵاتە ئەوروپیەکان و ئەوانەی کە ڕێهەڵگری وڵاتی نامەکانی دیکەن بەڵام ئەگەر بێت و بارودۆخەکە پەرە بسەنێت لەمە زیاتر وە پێمان نایە قۆناغێک کە ئیسرائیل دووساری هەڕەشەیەکی جددی بێتەوە هیچ گومانێک لەوەدانە لەو ساتەدا ئەمریکا ڕێگە بەوە نادەن کە ئیسرائیل لە ڕووی استراتیژیەوە شکستی پێبێنرێت و بدۆڕێت بۆیە دەسوەردان دەبێت بە دڵنیاییەوە بەڵام تا ئەم ساتەوەی هەیە ئەمریکا دەڵێت کە دەسوەردانی ئێمە تەنیا دەسوەردانی بەرگری و دەسوەردانێکی مرۆیانە دەبێت بۆ ئەوەی هاوڵاتیان لەو ناوچەیە دوو بخەنەوە یاخۆ دەیەوێت بارودۆخەکە لە خۆی بگرێت هەرچەندە ئەو هێزە دەریایی ناردووە بەڵام تا ئەم ساتە شەوڵ دەدات خۆی لەو سیناریۆ بە دوور بگرێت کە با بڵێن دۆزەخێک لە ناوچەکە دروست بێت و بارودۆخەکان ڕۆبەڕووبوونەوەی تێدا دروست بێت ولی کەواتە توزانی ئیسرائیل پاراستنا ئەمنیەتە ئیسرائیل ئاسایشای بەشێکە استراتیژە نەتەوەی ئەمریکایە ئەمریکا تەکیدی لەسەر vێکێکی دیکە هەکەران بەحسێ ئەو مقاومە ئیسلامی دکەین ئەو هێزیندن کو گێرەدا ئیرانێنە لە عێراقی هەنە لە سووریا هەنە لە لوبنانê هەنە کەواتە گەلوەیەکە شەڕێکی وسا محتەمەل ڕوو بدەتە دیت دوهی شەف گوتاها چنەمایە ئیران وێل ئیسرائیل بدە تاوقیت تبانیا تحدید کردی بو بسانیان لی رونا اگر رو بدر دیناته اف برای مقاومه به حال ویسیو چه بگلو به روش جوابه اليوم الجانب الإيراني يخوض ئەمڕۆ لایەنی ئێرانی شەڕێکی دەرونی لەگەڵ ئیسرائیل دەکات چونکە تاکو ئێستا ئەوەی دیاری نەکردووە کەی هێرش دەکات هەوڵ دەدات لە ڕێگەی ئەم شەڕە دەرونیەوە کاریگەری لەسەر معنەویاتی خەڵکی ئیسرائیل دروست بکات و شەڕی با بڵێن دەرونیان لەگەڵ بکات چونکە تاکو ئێستا شەمان لە زۆرێک لە دوودڵی و دردۆنگیدان چونکە نازانن ئەو وەڵامەی ئێران کەی دەبێت و چۆن دەبێت و بە شێوازێک دەبێت چاوەڕێی ئەوەن کە وەڵامەکەی ئێران بێت ئێران هاوکێشەیەکی جیاوازی هەیە کۆمەڵێک ئەژماری جیاوازی هەیە لەوەی کرد ناوچەکەدا هەن چونکە ئێران ئێستا پێی وایە کە ئاسایشی نەتەوەی و سەروەری و شەڕەفی وڵا ئێران وەکو وڵات پێشێل کراوە بۆیە ئۆپەراسیۆنێک دەکات یاخود هێرشێک دەکات هەوڵ دەدات کە دووبارە ئەم شتە بنیاد بنێتەوە و هەروەها هاوکێشەکان یەکسان بکاتەوە بە شێوازێک ڕێگریرەوە بکات ئیسرائیل لە داهاتوودا دەست بۆ کارێکی لەم شێوە باتەوە ڕەنگیشە ئۆپەراسیۆنەکە بە هەماهەنگی بێت لە نێوان خۆی و لایەنەکان ئەوانەی هاوبەشی ئێرانن و ڕەنگە بەشداریەکی جیاوازیش هەبێت و بەهێزتریش هەبێت لەلایەن گروپەکانی بەرەی مقاومەی عراقی بە تایبەتی چونکە ئەمان زەختیان لەوە کردوێتەوە بەشداری لەم هێرشە دەکەن جگە لە بەرەکانی دیکەی لە لوبنان و یەمەن زۆر باشە بەڕێز عەلی تۆ پێت وایە ینی هێرشی بەرەی ئەوەی بەخۆیان دەڵێن بەرەی مقاومە بۆ سڕینەوە و لە ناوبردننی ئیسرائیلە کە ئیسرائیلیش بەشێکە لە ئەمریکا با ئەوەگەر بەو شێوەیە قسە بکەین بەشێکە لە ئاسایشی ئەمریکا بۆ سڕینەوەی ئیسرائیلە یاخود بۆ ناچارکردنی ئیسرائیلە بۆ ئەوەی جۆرێک لە گفتوگۆ لەگەڵ بەرەی مقاومەیە لەگەڵ حەماس ئەنجام بدە بابلێن بەرەی مقاومە هەردووکیان لەسەر دوو سیناریۆە لە بەردەمدا سیناریۆی یەکەم ئەوەیە کە تاکو ئێستا ساتەکەی دیاری نەکراوە سیناریۆی هاتنە ناوەوەی خێرا بۆ نێو فەڵەستین و هەوڵێکا لەلایەن ئەم بەرەی مقاومە بۆ ئەوەی دەست بگرن بەسەر ناوچە چالاک و استراتیژیەکان بەو هیوایی کە ئەم سیناریۆیە کەمتر لە با بڵێن 72 کاتژمێر بخایەنێت بەر لەوەی هێزەکانی ئیسرائیل بتوان هیچ مۆزۆڵێک بکەن بەڵام ئەم سیناریۆە تاکو ئێستا کاتی نەهاتووە ساتەکەی گونجاونی لەبەرچی لەبەرەوەی ئەمان بەرەی مقاومە پێیان وایە ئەمە پێویستی بە چوارچێوەیەکی نێودەوڵەتی جیاوازە هێشتا ئەو چوارچێوەیە پێنەگەنیوە و پێویستیشی بەوەیە کە بەرەی خۆرئاوا بەهێزتر بێت و بەرەنگاریەکی زیاتری هەبێت بۆ ئەو کەسانەی کە هێرش دەکەنە سەر جەلیل و لە جۆلانەوە دێنە پێشەوە جگە لەوەش چاوەڕێی ئەوەن کە دیمەشق کۆنتڕۆلی جوگرافی خۆی بەدەست بهێنێتەوە سیناریۆ دووەمیش ئەو سیناریۆ کە لە بەردەم ئەواندا ئەو سیناریۆیە کە
شەڕێکی نێوخۆی دروست ببێت و هەوڵ دەدەن کە ئیسرائیل لە ناوە وردە لاواز بکەن لە نێو فەڵەستینیش بە هەمان شێوە ئەمجا ئەمە لە دەرەوە پەرە بسێنێت و ببێت بە شتێکی دیکە بەڵام پێم وایە سیناریۆی یەکەم سیناریۆیەکی دوورە سیناریۆی دووەم ئێستا سوێتە واری جێبەجێکردنەوە و پێویستی بەکاتە بۆی بە تەواوی پێ بگات بۆیە پێم وایە بەرەی مقاومە ئەوەی ئێستا دەیەوێت هێرشێک ئەنجام داد بەڵام ناوێت هێرشەکە بێتە هۆی ئەوەی ڕوبڕووبوونەوەیەکی گشتگیر دروست بێت. بەلەبرێس علی یەحیا ڕۆژنامەڤان و ڕاوێژکارێ پەیوەندی نێودەوڵەتی لە بەیروت پایتەختە لوبنانی گەلێکی سوپاس.